ئەم چێشخانەیە لە ڕێگەی خواردنە ڕەسەنەکەی سووریاوە دەیەوێت سەرنجی خەڵکی شاری نیوهافن بەلای خۆی دەڕابکێشێت. دوور لە وێرانەکانی جەنگ سووریایەکی پڕ لە ژیان پیشان بە خەڵک بدات. خەڵکێکی زۆر هەن ساڵانێکە نەچوونەتەوە سووریا، حەز دەکەن خواردنی سووری بخۆن، کاتێک دێنە ئێرە خواردنی خۆش و کاتێکی خۆش بەسەر دەبن، حەز دەکەن لە شام دانیشتون. لە تاراوگا مرۆڤ کاراتر بە دوای ئەو شوێنانەدا دەگەڕێت کە بۆنی نیشتیمانی لێبێت. چێشخانەکەی بابسەلام لە ئەمریکا خواردنی پێشکەش بە خەڵک دەکەن بە تامی حەلەب و دیمەشق و حەمەس. ئاوارەیەکی سووری زۆر هاتن بۆ ئێرە، ئارەزووی زیاترم بۆ دروست بوو کە چێشتخانەیەک بکەمەوە، ئەوانەی کە لە سووریاوە هاتوون بۆ ئەم غەریبیە وا لێ بکەم کە هاتنە ئێرە وا هەست بکەن لە وڵاتەکەی خۆیانن لە سووریا. ئەوە پاڵنەرم بوو بۆ دروستکردنی چێشتخانەیەکی بە تەواوەتی سووری. خواردنی سووری لە تەواوی وڵاتانی عەرەب بە تام و لەزەتەکەی ناسراوە. خواردنەکانمان خەڵک زۆر لێ ڕازین، تەنانەت ئەمریکیەکانیش کە دێنە ئێرە دەبینم کە چەندە بە چێژەوە دەیخۆن. کارەکەی منیش هەرەوەیە. بەیانیان گوێر لە دەنگی قورئان خوێنە و کاتەکانی تریش گۆرانیە کلاسیکیەکانی عەرەب خۆش ناکاتەوە. بەلای ئەم پیاوە هەر گۆرانیەک گەڕانەوەیەکە بۆ ڕابردووی جێگایەک لە نیشتیمان. خەڵک دێن و گوێن لە مۆسیقا و گۆرانی عەرەبی دەبێت، تەنانەت خەڵکەکە بە عەرەبی ئاخاوتن دەکەن، منداڵەکانیان دێن و دەچن. خەڵک هەن دەنگ بەرزەکەنەوە و سڵاو لە یەکتری دەکەن، گوێم لیانە پرسیار دەکەن و دەڵێن زەمنێکی زۆرە تۆم نەدیوە، کەی هاتووی؟ جەنگی 8 ساڵەی سووریا چەندین شوێنی شارستانی ئەو وڵاتەی وێران کرد، بەڵام وێنەی ئەو شوێنانە بەر لە جەنگ بە دیواری چێشخانەکەوەیە. خاوەنەکەی دەیوێ بڵێ سووریا هەر هەواڵە ناخۆشەکان نییە. کاتێک کەسێک دێتە ژوورەوە مزگەوتی ئەمەوی دەبینێت، شێوەی بینای کۆن دەگەڕێتەوە بۆ ڕابردوو، خەمبار دەبێت بۆ ئەوەی چی بەسەر وڵاتەکەماندا هاتووە. ڕۆژانە لە شاشەی تەلەڤیزۆنەکانەوە سووریایەکی وێران دەبینین، بەڵام سووریەکانی نیوهافن دەیانەوێ لە ڕێگەی ئەم چێشخانەیەوە سووریایەکی تر بە خەڵک بناسێنن. یەحیا بەرزنجی دەنگی ئەمریکا، شاری نیوهافن لە ویلایەتی کەنەتیکت.